بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان کە لە 14 ساڵی 2015 دامەزراوە لە ڕۆژی جیهانی خوێن بەخشان بەم بۆنەوە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی خوێن بەخشانە پیرۆزبایی خۆمان لە سەرجەم خوێن بەخشانەکەین بە تایبەت خوێن بەخشانی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان کە هەڵگری ناسنامەی ڕێکخراوەکەن ئەرچی قورسیان لەسەرشانە بە مەبەستی دابینکردنی خوێن بۆ نەخۆشخانەکان بەگشتی و ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان لە 14 ساڵی 2015 بە برین تەنزیمکردنی ئەو خوێن بەخشانە دامەزرا هەر بۆ هۆی کە خوێنی پێویست بۆ نەخۆشانە دابین بکە کە لە نەخۆشخانەکان ڕۆژانە پێویستیان بە خوێنە بەو هۆیەوە ئێمە لە بەرامبەر ئەو ئەرکە پیرۆزیان ئەمڕەیەک دەکەینە دیاری بۆ ئەو خوێن بەخشانە لە کە هەڵگری ناسنامەی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیانن. بەڵێ ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان خاوەنی 2300 ئەندامە ئەو خوێن بەخشانەی کە ناسنامەیان هەیە و ئەوانەی کە تەنها وەکو خوێن بەخشناویان تۆمارە زیاتر لە 12000 خوێن بەخشناوی تۆمارە لەم ڕێکخراوەیە تا ئێستا زیاتر لە 70000 بتڵ خوێنمان بەخشیوە و زیاتر لە 220 هەڵمەتی خوێن بەخشینیشمان ئەنجام داوە. وەکو دیارە لە بواری تەندروستی خوێن بەخشین وڵێکی گرنگ ئەبینێ لە کەمکردنەوەی ڕێژەی ئاسن لە خوێنداوە هەروە هۆکارێک بۆ چاڵاکردنی سووڕی خوێن و بەپێی نوێترین توێژنەوە زانستیەکان هۆکارێکی گرنگە بۆ کەمکردنەوەی ڕێژەی توژون بە شێرپەنجە بەتابەت شێرپەنجەی خوێن. ئێمە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران وا دیارە بە شێوەیەکی گشت لە نەخۆشخانەی ئاشتی گشتی و هەروە نەخۆشخانەی دایک منداڵانی سۆرانی فێرکاری مانگان نزیکەی 500 نەشتەرگەری جۆرا و جۆر و گەورە ئەنجام ئەدرێ. وا دیار لە زۆربەی نەشتەرگەریەکان وا گرنگەکەوە پێش نەشتەرگەری خوێنی بۆ ئامادە بکرێتن و هەندێک جایش لە کاتی ڕووداوەکان یاخود ئەو نەخۆشانێکەوە تووشی شێرپەنجەی خوێن بوون یان خۆ شێرپەنجەکانی تر و نەخۆشیەکانی تاڵاسیمیا و یاخود بە هەر هۆکارێکەوە تووشی کەم خوێنی ئەبن پێویستیان بە دابینکردنی خوێنە. لەم ڕۆژەوە ئەم ڕێکخراوە ڕۆڵێکی زۆر گرنگ و کاریگەری بینیوە هەروە خۆبەخشان بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە پڕکردنەوەی ئەم بۆشایە و ڕۆڵێکی کاریان بینیوە